ئەمڕۆ ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنی CDO لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا فیستیڤاڵی کورتە فیلمی ئاشتی و پێکەوە ژیان لە شاری سلێمانی ڕادەگەیەنێت. سەبارەت بە فیستیڤاڵەکە و ئەو کورتە فیلمانێک کە بەشداریەکەن لەم فیستیڤاڵەدا کەژاڵ ئەحمەد و تەبێژی فیستیڤاڵ ئامادەیە لەگەڵمان گفتوگۆی زیاترەکەین. کەژاڵ خان سڵاو لێبێت. سپاس کە ئامادە بووی لەگەڵمانە. بیرۆکەی فیستیڤاڵی کورتە فیلمی ئاشتی و پێکەوە ژیان چۆن دروست بوو و بۆ دروست بوو؟ فیستیڤاڵی کورتە فیلمی ئاشتی و پێکەوە ژیان کە وا بڕیارە لە 21 22 23 مانگی نۆی ئەم ساڵە لە سلەیمانی پێشکەش بکرێ بەشێکە لە پرۆژەی UNDP تایبەت بە ڕۆژنامەگەری هاوڵاتیان هەروەها لەلایەن حکوومەتی ئەڵمانیا و کۆمەڵە ڕێکخراوەوە پشتیوانی لێ ئەکرێت ڕێکخراوەکان CDO میترۆ و CDFN ئەوەی جێبەجێکارە فیستیڤاڵەکە جێبەجێەکە کۆمپانیای مەستی فیلمە. من ئەمڕۆ لەگەڵ ئێوە وەکو بەرپرسی ڕاگەیاندنی فیستیڤاڵی کورتە فیلمی ئاشتی و پێکەوە ژیان لە شەعرەوە بۆ کورتە فیلم ئەمە دەستکەوتە یان حەزە؟ ئەمە نوێ نییە ئەزانین پێشتر بەشداری و کردووە کارەکە پەیوەندی بە ڕۆژنامەوانیەوە هەیە کە ئەزمموی زیاتر لە 20 ساڵ کاری ڕۆژنامەوانیم هەیە بێجگەلەوە لە بواری هوەریشە دەرکەوتوم و فیلمێکە لە کورتە فیلمێکە کە بەرەحمەت بێ ڕەحیمی زەبیحی دەرهێنەری بوو تیرۆریستێک دادەبەزێ یەکێ بووم لە ئەکتەرەکە سەرکەوتوبی کەژاڵ خان. مەرجەکانی وەرگرتنی فیلم چین لەم فیستیڤاڵەدا؟ مەرجەکان زۆر گرنگە کە ئاشتی و پێکەوە ژیان ڕەنگی دابێتەوە لە ناو واتە تایبەتە بیرۆکەی کورتە فیلمەکانە و هەروە ئێمە مەرجەکانمان لە سایتی کۆمپانیای مەستی فیلم بڵاو کردوێتەوە و لە چەند ڕاگەیاندنێکیش و ئەتوانین دووبارەشی بکەینەوە بۆ بینەرە خۆشەویستەکانتان کە ئەوەیە هەرە خاڵی بەهێز ئاشتی و پێکەوە ژیان کە چەمکێکی زۆر گرنگە بۆ ئەمڕۆی وڵاتەکەمان و لە عێراقیشە بەرجەستە بکرێت لە ناو ئەم چالاکیە بەگشتی و لە ناو کورتە فیلمەکان. تا ئێستا چەند فیلم بەشداری کردو یان نامایان نردو داوایان کردووە کە بەشداری بکەن؟ لە ڕاستیە تا ئەم شەو ینی کۆتا ئامار کە لە بەڕێوەبەری هوەری وەرم گرتووە لە 48 وڵاتەوە کورتە فیلم نەردراون و گەیشتونەتە فیستیڤاڵەکە. کۆی فیلمەکان 467 فیلمن زۆرترینیان 80 فیلمەکە لە ئێرانەوە هاتووە و هەروەها لە عێراقیشەوە بە هەرێمی کوردستان و 50 کورتە فیلم گەیشتووە. ئەو خەڵاتانەی کە ئەدرێن بە سەرکەوتوان چین؟ خەڵاتەکان سێ خەڵات دەستنیشان کراون. یەکێکیان بۆ باشترین فیلمی ئەنیمەیشنە کە خەڵاتەکە بریتە لە بڕێک پارە و خەڵاتێک ترۆفی. هەروەها خەڵاتی باشترین فیلمی دیکومنتاریمان هەیە کە ئەویش بە هەمان شێوە خەڵاتێکی مجەسەمەکە بڵین لەگەڵ بڕێکپارەیە. هەروەها خەڵاتی باشترین کورتە فیلمی فیستیڤاڵەکەش هەیە کە بە هەمان شێوەیە خەڵاتەکە. هیوای سەرکەوتنتان بۆ من ئەمەوێ لە یەک خاڵ ئەمەژە پێ بدەم کە ئێمە سپۆنسەری میدیاییمان نابێ بۆ ئەم فیستیڤاڵە لەبەر ئەوەی باسی ئاشتی و پێکەوە ژیانەکەین. ئێمە بەلامانەوە گرنگە کە هەموو میدیاکان بە ئازادیەوە بێن ڕووماڵی ئەم دیاردە جوانەی ناو شاری سلەیمانی بکەن. بەڵام زۆر سوپاسی ڕۆژنامەی کوردستانی نوێ ئەەکەین کە بڕیاریان ناوە سێ ڕۆژەکەی فیستیڤاڵ پاشکۆیەک بە تیراژی 1000 دانە پێشکەش بە خوێنەرەکان و ئامادەبوانی ناوهۆڵەکە ئەکەن. سەرکەوتوو بۆ ئێوە سپاس کە ئامادەبووی لەگەڵمانە. زۆر سپاس.